لا دەڤەری باڵەکایەتی و لە گوندی گوندەژۆر سەربانە حەیق حاجی ئۆمران لە قەزای چۆمان شەڕ لە نێوان حیزبێکی ڕۆژهەڵاتی کوردستان و دانیشتوانی گوندێک دروست دەبێت و باهۆیەوە دوو کەس لە خەڵکی گوندەکە دەکوژدێن و دوو کەسی دیکەش بریندار دەبن. پەیامنێری پەیام ڕایگەیان دوای دروستبوونی دەمەقاڵەیە لەگەڵ چەند گەنجێکی ناوچەی باڵەکاتی پێشمەرگەکانی کۆمەڵی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران دەستڕێژی گولە لە خەڵکی گوندەکە دەکەن و دوو کەسیان دەکوژن و دوانی دیکەش بریندار دەکەن کە هەر چواریان بران و ئەندامی یەک خێزانن. وتەبێژی پۆلیسی سۆران بە پەیامی ڕاگەیاند هێزە ئەمنیەکان گەیشتونەتە ناوچەکە و لە هەوڵی کۆنتڕۆڵکردنی دۆخەکەدان، بەڵام لە بەرامبەردا خەڵکی گوندەژۆر دەڵێن ئەوە قبوڵ ناکەن و هەرەشەی تۆڵەکردنەوە دەکەن. کۆمەڵی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران حیزبێکی سیاسی چەپی ڕۆژهەڵاتی کوردستانە و یەکێکە لەو پارتانەی ماوەیەکێ خەباتی چەکداری بردووەتە شاخ و لە بناری هەڵگورت بارەگایان هەیە.